دادگا و پرۆسەی دادگایی لە هەرێمی کوردستان لە قەیرانی قوڵدایە. بەشی هەرە گەورەی قەیرانەکە بۆ لاوازکردنی دەسەڵاتی دادوەری لەلایەن دەسەڵات و دەستێوەردانی حزبەکان لە دەسەڵاتی دادوەری لە هەرە گرنگترین کێشەکانی بەردەم دادگاکانی هەرێمی کوردستانن. دەستوەردانی حزبی لە دادگاکان وای کردووە بەشێک لە تاوانباران لە یاسا دەرباز ببن یان بە سڵحی عەشایری خۆیان لە لێپێچینەوەی یاسایی بدزنەوە. سەرۆکی دادگای تاوانەکانی هەولێر لە سیمینارێکدا لەبارەی دیاردەی کوشتن و خۆکوشتنەوە لە هەولێر ڕای دەگەێنێت بەهای دیوەخان و بەگەکان لای دەسەڵاتداران زیاترە لە بەهای پرۆفیسۆر و زانایەکی ئەتۆمی. ئەو قیمەتەی لە بۆ دیوەخانەکان دادەندرێتن و لۆ ماڵی بەگ و بەگزادەکان و ئەوانە دادەندرێتن لەلایەن دەسەڵاتەکانمان ئەو قیمەتە لە بۆ گەورەترین پرۆفیسۆر و عالمی زەڕە داناندرێت. لەبەرچ چونکە ئەو عالیمەی زەڕە ئەگە تەمەشا دەکەی یەک سەوتی هەیە یەک دەرجی هەیە لە ئینتیخابات، بەڵام ئەو خێڵە ئەو عەشیرەتە ئەوە چەند فەردی هەیە ئەوەندە سەوتەی هەیە. ئەوەش یەک لە مەساویەکانی عەمەلیەی ئینتیخابیە. دەڵێ ئینتیخابات ڕاستە تەمەشا بکەن لە ڕووی کۆمەڵایەتیەوە شتێکی پێشکەوتووە، بەڵام لۆ کۆمەلگایەکی پێشکەوتوو دەزانن چی هەڵبژێرن. ئێمە هەتا ئەو ڕوحە عەشائیریە بمینێتن و سوڵحی عەشائیریمان دەمینێتن. سەرۆکی دادگای تاوانەکانی هەولێر بە پێویستیشی دەزانێت لە ڕێی پەروەردەوە مناڵان فێری بەکارهێنانی ئامێرە ئەلەکترۆنیەکان بکرێن، هەروەها پارلەمان پێداچوونەوە بۆ یاساکان بکات یان یاسای نوێ دەربکە بۆ ئەو تاوانانەی لە یاسادا باس نەکراون. لەبارەی هۆکارەکانی زیاتربوونی کوشتنیش ئەو دادوەرە بۆچوونی خۆی بەم شێوەیە دەخاتە ڕوو. وە لە دادگاکان ڕێکارەکان زۆر دوا دەکەون، سەبەب زۆر دوا دەکەون. ئەوەش یەک لە ئەسبابەکانە کە جەریمە زیاتر بی. زۆر جار هەیە تاوان کابرا یەکەچی لێ کوژرایە تەمەشا دەکاتن ئەوە بۆ 2 ساڵ 3 ساڵ کابرای بکوژ لە ژۆرەیە هەر جارە دەیهینە محکەمەی تەمەشای دەکاتن ملی ئەوەندەی لێ هاتیە هەندی برنج و مەرەگەی بدەنێ و لەبەر سپریتی بیتن هێشتا محکەمە نەکرایە کە سوکاری منداڵەکانی کوژرایەکەش لەناو محکەمەی چاوێن پێ دەکەوی کورەوە قاتیلەکەی بام جاریت کە گەلک زەعیفتر بوو ئێستا قەڵەوتر بووە. یعنی لە زیاتی ئەوەی کە زووترین کات سزا بدرێتن. لە هەرێمی کوردستان ڕێژەی کوشتن و خۆکوشتن و تیرۆر بوونەتە دیاردە و بەشێک لەو کوشتن و تیرۆرانە بە ئاڵۆزی و نادیاری دەمێننەوە و لە ڕێی دەسوەردان لە ڕەوتی لێکۆڵینەوەکان یان بە فشار و سوڵحی عەشایری دۆسیەکان یەکلا دەکرێنەوە یاخود تۆمەتبارەکان لە دەستی یاسا هەڵدێن و لەلایەن کەسانی دەست ڕۆیشتووەوە داڵدە دەدرێن.